خێر و بێرەکەی بارانی ئەم چەند ڕۆژە ئاستی ئاوی ڕووباری سیروانی بە جۆرێک زیاد کردووە بەهۆیەوە سەدان دۆنم دەغڵودانی جوتیارانی دەشتی شارە زووری داپۆشیوە و جوتیاران بۆ ئەمساڵ ناتوانن سوود لە زەویەکانیان وەربگرن. زیادبوونی ئاستی ئاوی ڕووباری سیروان بە جۆرێکە ڕێگەیەکی لاوەچی کە ناحیەی سیروان و گوندەکانی قەزای سەید سادق کە بە پردی کۆن ناسراوە بە تەواوەتی داپۆشیوە و ڕێگاکەشی بڕیوە. دەوروبەری ڕێگاکەش کا سەدان دۆنم زەوی کشت و کاڵی و هەمووشی کراوە بە گەنم و جۆ داپۆشیوە. پەیامنێری 1964 چوە ناوچەکە دوایین ساڵ کە ئاستی ئاو بەو شێوەیە زۆر بووە ساڵی 2019 بوو. لە دوای ئەو ساڵە ئاوی سیروان بەو ڕێژەیە زیادی نەکردووە کە ئەوەندە زیان بە جوتیاران بگەێنێت، بەڵام جوتیارانیش خۆیان ئاگاداری ئەو بارودۆخەن و حاڵەتەکەیان بۆ ئاساییە، وەک خۆیان ئەڵێن چاندنی دەغڵودان لەم ناوچەیەدا وەک قومارە و هەر ساڵێک ئەگەری دووبارە بوونەوەی ئەم حاڵەتە هەیە. لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوو لە ناوەندی پارێزگای هەڵەبجە 64 میلیمەتر باران باری وەکە کۆی گشتی ئەمساڵ 808 میلیمەتر بووە و بە بەراورد بە ساڵی ڕابردوو کە 353 میلیمەتر بارانباری بوو.